زۆر سوپاس بۆ هەموو سەرخۆشی لێکردنەکانتان بۆ دوعا و فاتحەکانتان. بەڕاستی ئێوە پشتی منن، بەڕاستی ئێوە خوشک و برای منن، ئێوە تەنیا بینەرێک نین. من بۆم دەرکەوت کە لە تنگانەدا زۆربەتان یعنی بەجددی دڵنەواییەکی یەکجار زۆری من دەکەنەوە. ڕاستە هەبوو بەس بینەر بووە زۆر بەی کاتەکان وتومە بۆچی لایکێک نایە کۆمنتێک نایە، بەڵام ئێستا بۆم دەرکەوت لە خۆشیەکاندا نایە بەڵام لە نەخۆشیەکاندا ئێوە هەن. زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان، دووبارە خوا خێرتان بنووسێ و چی بکەین ئەمە قەدەری هەمومانە. سەرەتا نەنگی خۆشەویستم ماڵاوایی لێکردین لە هەفتەی مانگ و دواتریش کاکە گۆڤار کە دەتوانم بڵێم هەم مامۆستا و هاوڕێ و هاوکارم بوو. سوپاس بۆ هەموو لایەک، سوپاس بۆ دڵنەواییتان.